ئەمڕۆ پێنجیدا ڕۆژی جیهانی مامۆستایە کە بە ڕۆژێکی زۆر پیرۆز ئەناسرێت و لەم ڕۆژەدا پێویستە لە هەموو جیهانە و ئەشکرێت و لای خۆشمان پێویستە بکرێت چەندین چالاکی جۆرا و جۆر چەندین پرۆژەیە ئاسا جێبەجێ بکرێتەوەکو مامۆستا بە شێوەیەکی و باش پەروەردەکانی بە شێوەیەکی باش بگەێنێ بە خوێندکارەکانی و ئاستی ڕۆشنبیری لەو جێگایەدا بە شێوەیەکی باش بەرز بێتەوە. وتەیەکەیە ئەڵێگەر سێری وڵاتێکرد کرد ئاستی ڕۆشنبیری لە پێشکەوت نابوو ئەوە سێری پەروەردەکەیکە کەواتە ئێمەژە بێ گرنگجی بە پەروەردە بین تاوەکو بتوانین وڵاتەکەمان بە شێوەیەکی باش ئاستی ڕۆشنبیری بەرەو بەرزبوونەوە بڕوە. ئەمەش لە ڕێگەی چێوەیە لە ڕێگەی ئەو پەیام و زانست و زانیارانەیە کە مامۆستا بە خوێندکاری بەخشێ هەل لە قۆناغی یەکەمەوە تا قۆناغەکانی دواتر لە زانکۆ پەیمانگاکانە و دوجارە و خوێندکارە سوودی ئەبێتەوە بۆ ناو کۆمەلگا و ئەویش ئەتوانێت ئەو زانست و زانیاریێ بۆ کۆمەڵە کەسی کرد بەخشێت. ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تۆفێک کەریم وەکو کارگێڕی لقی سلێمانی یەکێتی مامۆسایانی کوردستان کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. مامۆستا گیان زۆر زۆر بەخێر بێ و بەیانی باش زۆر زۆر بەخێر بێ ئەم ڕۆژتان لێ پیرۆز بێ ئەم ڕۆژ زۆر بەخێر بێ. بە ناوی یەکێتی مامۆسایانی کوردستان لقی سلێمانیەوە جوانترین پیرۆزبایی ئاڕاستەی مامۆسایانی جیهان بەگشتی و مامۆسایانی کوردستان بە تایبەتی دەکەین. دوو بۆنێ پێنجی دا ڕۆژی جیهانی مامۆستایانی جیهانیە و ڕۆژی شەشیدا ڕۆژی جەژنی مامۆستایانی کوردستان. لەم بۆنە داواکاریندا حکوومەتی هەرێمی کوردستان لایەکی جددی لە گشت مامۆستایانی هەرێمی کوردستان بکاتەوانێ چونکە پەروەردە و فێرکردنێکی باش بە مامۆسای لە خەم ڕەخسا و دەڕوات بەڕێوە. هیوادارین کە لێن و کەم و کورتی و ئەو کێشانەی کە بەرۆکی مامۆستایانی و گرتووە کۆتایی پێبێت و هەنگاو بنین بەرەو پێشەوە و هەر لەم مینبەرەشەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی خانەوادەی قوتابی میهراک و ئاکۆ دەکەین کە دوێنێ بەکارە ساتێکی دڵتەزیێن لە قوتابخانەی جەمالی حاجی عەلی لە سلێمانی ڕوویدا پرسە و سەرخۆشی خۆ ئاڕاستی کە سوکاری و خانەوادیان و مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانەکە دەکەین و هیوای زوو چاکبوونەوەش بۆ قوتابی باوەنجەزا دەخوازیین بە هیوای خی گەورە سەبووری هەموو لایەکیان بدات. مامۆستایان لە کوردستاندا ستون و کۆڵەکەیەکی گەوری ڕاگری حکوومەتی هەرێمی کوردستان بوون هەر لە ساڵی 92ەوە هەتاوەکوونی ئێستا ئەو کات بە قەیرانی نەبوونی و هەژاری و نەبوونی وەزعێکی مالی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانە تێپەڕی سەری بەرز بۆ موچەندەوی ناکەین بەرزمان کردەوە. ئێسش لە ساڵی 2014 بەدوا و قەیرانی شەڕی داعش و ئەو هێزە داگیرکەرانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ناوچەکە دەبوونەوانێ بەڕاستی مامۆستایان تووشی ئاقارێکی خراپتر و ناخۆشتر و ناهەموارتر بوونەوانێ. هیوادارین حکوومەت بتوانێت بە جددی مامۆستایان بەسەر بکاتەوانێ کۆتایی بەو نەهامەتیانە بێنێت وەزعی دارایی و ژیان و گوزەرانی مامۆستایان باش بکات چەند ژیانی مامۆستایان بەرەو پێشەوە بڕات و وەزعی دارایی خۆیان و خێزانەکانیان باش بێت ئەمەندە پەروەردە لە کوردستانە بەرەو پێشەوە دەڕوات. زۆر باش مامۆستاکاتە ئەمە کەمە قسە لەسەر ڕۆژە جیهانیەکە بکەین بەڕاستان تەرخانکردنی ڕۆژێک بۆ وەکو ڕۆژێکی جیهانی بۆ مامۆستایان گرنگیەکەی لە چیا ئامانج لێ چی بووە لەمە؟ گرنگی و ئامانجی ڕۆژی جیهانی مامۆستایان ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 1966 کۆمەڵێک ڕاستپاردەیان گەڵاڵە کرد لەسەر ژیان و گوزەرانی مامۆستایان. ئەو بوو لە ساڵی 5 ساڵی 1994 لەلایەن نەتەوەی گرتوەکانە و لەلایەن یایەوە ئەوە کرایە ڕۆژێکی جیهانی بەوەی کە بتوانن کەسایەتی مامۆستا بەرز ڕابگرن لە جیهانە گەشەپێدان بە توانای معریفی و زانستی مامۆستایان بەرەو پێشەوە بەرن شوێنی نیشتەجێبوونی گونجاو بۆ مامۆستایان دابین بکەن مامۆستایان بەشدار بن لە هەموو کایەکانی بەڕێوەبردنی دەوڵەتدا کوالێتی لە شێوەی بەڕێوەبردن و ئەداکردنی کاروباری ڕۆژانی مامۆستایان لە قوتابخانە و خوێندگاکاندا بەرز ڕابژیرێت ڕێز لە مامۆستایان بگیرێت
بۆیە ئەو ڕۆژە کرا بە ڕۆژێکی جیهانی لە زۆر لە وڵاتانە وەکو پشووی لێ هاتووە لە هەندێک وڵاتیشا مەراسیمی ڕێزلێنان بۆ مامۆستایان دەکرێت بۆ ڕێزلێنان لە توانایان لە کەفاەتیان لە ئەدایان لەو ڕۆژانە لە بەرچاوی گەلانی جیهان مامۆستایان توانەکانیان بەرز دەنرخێنن لەبەر ئەوەی بنیانەری کۆمەڵگای نوێن وەنەوەی نوێ پێشەکەن وەنەوەی نوێ لەسەر دەستی ئەوانە فێری زانست و زانیاری و پەروەردە بوو. باشە مامۆستا با باسێکیەوە بکەین ئەرچی مامۆستا زۆر پیرۆزە مامۆستا بەس ئەتوانێ فێرمان بکات یا خۆشتوانێ پەروەردەکارێکی باشیش بێت. ئەگەر ئێمە سیرکەین پەروەردە و فێرکردنە پەروەردەمان پێش فێرکردنە هەموو تاچێکی کۆمەڵگاکەمان کە دەچێتە قوتابخانە و خوێندگاکانەوە پێش فێرکردن مامۆستا پەروەردەی دەکات لە چونکە ماڵەوەی قوتابخانەی یەکەمە لای ئێمە قوتابخانە ماڵی دووەمێتی بۆیە پێویستە ئەو مامۆستایە لە منداڵی خۆی زیاتر گرنگی پێ بدات لە ڕووی ئاکار و ڕەفتار و هەڵس و کەوت و پەروەردەکردنی و چۆن ئاشنایەکە بەناو کۆمەڵگا بەناو هاوڕێکانی لە قسەکردن لە گفتوگۆکردن لە هاوڕێیەتی لە ڕازگۆیی لە دەمپاچی ئەمانە ئاکاری جوان و پەروەردەیان فێر بکات. دوای ئەوە ئێمە هێنە سەر بەشی فێرکردن زانست شان بەشانی پەروەردە دەڕوا بەڕێوە هیچیان نابێ فەرامۆش بکرێت. زۆر باشە مامۆستاکەواتە با بە شێوازێکی گشتی کەمێک قسە لەسەر ڕۆڵ و پێگەی مامۆستا بەڕێزەکان بکەین لە ناو کۆمەڵگەیە و هەروەها بەراوردێکیش بکەین لە ئێستا و لە ڕابردووە بۆ ڕۆڵی مامۆستا لە ڕابردووە چۆن بووە لە ئێستا چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە ڕەنگە زۆر کات ئێمە و جیلی دوای ئێمە شەر بۆ شێوازە بوو بێتن هەتاوەکو ئێستاش ئەگەر مامۆستایەک ببینین لە یەکێک لە قۆناغەکانی خوێندنە بۆ نمونە وانی بە ئێمە وتبێ ڕەنگە زۆر کات بە شەرمەوە یعنی تا ئێستا شەرم بکەین لەوەی کە بچین تەنانەت سڵاوێکیشی لێ بکەین بەڵام ڕەنگە زۆر کات لە ئێستاە پێم وابێت پەیوەندیەکە بەو شێوازە نیە خوێندکار زۆر بەلایەوە ئاسایەک و پەیوەندیەکی هاوڕێیانەی لێ هاتووە خوێندکار زۆر بەلایەوە ئاسایە کاچێ لەگەڵ مامۆستاکەیە قسەکە ڕەنگە زۆر کات لە سۆشیال میدیاکانی شا مامۆستاکانی لابێ. نەتەوەی گرتوەکان لەم چەند ڕۆژەی ڕابردووە کۆبوونەوەیکی گەورە بوو پرۆژە و چەند پرەنسیپێکی ئەساسی بۆ مامۆستایان داناوە یەک مامۆستایان دەبێت وەبەرهێنانیان تیا بکرێت واتە ئەو مامۆستایە چۆن هێز و توانای وەبەرهێن و تاقی بەکارهێنرێت لە پێگەیاندنە دوو چۆن گرنگی و ئیحتیمامی پێی چۆن متمانەی پێ دەکەیت ئەمە چۆن ڕێزی لێ دەگریت واتە مامۆستا لە جیهانە مەکانەتێکی پیرۆزی هەیە وەلای خۆشمان هەروە بووە بەڵام بەداخەوە ئێستا تۆزێک هاڵبووەوە لەبەرەوەی ئێمە بەس دایک و باوک منداڵ پەروەردە ناکە بەداخەوە سۆشیال میدیا دەورێکی کاریگەری و هەندێک جار سلبی لە پەروەردەکردنی ئەو منداڵە هەیە ئەویش دەورەی بینێ لە پەروەردەکردنی قوتابی خوێندکارەکانمانە هەندێک جار بە ڕێگای ناڕاستدا دەیبات تاوەکوێ ئەگاتە ئەوەی چۆن تەحەدای مامۆستاکەی بکە لە ڕووی هەڵگەڕێ بێڕێزی بەرامبەر بکە ئەمە دەبێتە خاڵێکی نەرێنی لە پەروەردەکردمانە بۆیە پێویستە لەسەر حکوومەت لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باشتر ئێمە بتوانین چۆن تاکەکانی ناو کۆمەڵگامان قوتابیەکانمان خوێندکارەکانمان هەرێک بە ئاست و تەمەنی خۆ بە هاوکاری خێزانەکان بتوانین چۆن بیان خێنەوە سەر ڕێگای ڕاست چۆن قوتابخانەی خۆش بێت وەک چای خۆی بیپارێز ماڵی خۆی بزانێت چۆن ڕێز لە پەروەردەکارەکەی بگرێت لە مامۆستاکەی بگرێت لە بەڕێوەبەرەکەی بگرێت باش ئەمە ڕۆڵی کێ ئەمانە فێری خوێندکارکە مامۆستا ئەمە بەتەنها بۆ نمونە لەسەر خێزانەکەی ئەم ڕۆڵای خود نەخێر ئەبێت مامۆستاش بۆ نمونە ئەو ڕۆڵی هەبێکەوە لە خوێندکار بکات خوێندنگەکەی لا خۆشەویست بێت مامۆستاکانی خۆش بێت خێزان دەوری کاریگەری بینێت چونکە خێزان منداڵەکە ئاڕاستی ناو کۆمەڵگاکە یەکەم ڕاستە ئەوە لەسەر دایک و باوکی زۆری دایک و باوکی ئێمە نەخوێندەوار بوو بەڵام لە ڕووی ڕێز و حرمەتەوە زۆر جوان پەروەردەیان کردین و فێریانەکردین چۆنەچین چۆن ڕێز لە مامۆستاکانمان بگرین
هیچ بێجویی و بێڕێزیەک بەرامبەریان نەکەین چونکە ئەوانە هاندەرن بۆ ئێمە پەروەردەمانەکەن لە جێگەی دایک و باوکمان لە قوتابخانەکانە خزمەتمانەکەن توانای خۆیان لەگەڵ ئێمە سەرفەکان عمری خۆیان لەگەڵ ئێمە سەرفەکەن ئێمە بتوانین خۆی هەموو کاتێکیش مامۆسا ببوورە ینی هەر منداڵێک کە سەرەتا چێتە خوێندنگاکەیەوە پێناسی خوێنزانەکەی بۆ خوێندنگاکە هاکات لە ڕووی هەڵسو کەوت و لە ڕووی ئەوەی کە چۆن ڕێز لە مامۆستا و ڕێز لەو جێگایەکرێ کە تایە پەروەردا بێ و تایە فێرە بێ و لە هەمان کاتیشا پێویستی بە هەماهەنگی هەیە هەماهەنگیەکە چییە؟ ئەم مناڵە چۆن لە نێوەندی خێزان و خوێندنگەیە چۆن لە نێوەندی پەروەردەی دایک و باوک و پەروەردەی مامۆسایە خۆی ئەبینێتەوە ئەگەر لایەکیان لاواز بێ بێگومانە مناڵە سەر لێ شێواوی لا دروسە بێ مامۆسایەکی بەڕێزی وەگوتووە هەموو مامۆساکانی کە چەنە زانست و زانیاریێن بە مناڵەکە بەڵام کە نیۆڕۆ مناڵەکە ڕای کردەوە ماڵەوە و ئایپادەکەی هەڵگرت و جانتاکەی فڕێ ئەو لاوە هیچ فێر نابێت بەڵام کە دایکەکە لی پرسیەوە هەمە هەنجێک دروستە بێتوانێ و مناڵە ئاستێکی باشیە بێت ئەمە چەند گرنگی پێدرێ لە ناو خوێندنگاکانە چکە لە ڕابردوو هەموو هەفتەیە کۆبوونەی دایک و باوکان بوو بانگیانە کردم بزانە مناڵەکە چۆنە چۆنیە لە ماڵەوە ئەمە کاری چۆن لەسەر ئێستاش زۆربەی قوتابخانەکان توێژەری کۆمەڵایەتی تایەوەتە ڕێنماییکە ئێستا پێدەوتی ڕێنماییکاری پەروەردەی ئەم ڕێنماییکاری پەروەردەیانە کارەکانیان ئەوەیە پۆل لەگەڵ قوتابیەکان لەگەڵ خوێندکارەکان کۆبوونەوە دەکات بانگیان دەکات لە ئاسی زانستیان دەکۆڵێتەوە لە قوتابی دوا بکەوێت لێ دەکۆڵێتەوە بزان هۆی دواکەوتنەکەی چی بووە دایکی بۆ زوو هەڵی نەسان و بەڕێ نەکردو و نانی نەیاوەتێ یاخود خۆی تێگەیشتی درەنگ سعات دوانزەوێتی شەو خەوت و خەریکی چاتکردن و ئایپادەکەی بۆ ئاگای لە وەزع و خوێن و کاتەکانی نەبوو لە کاتی خۆیان بگات ئەمە کاریگەریکی زۆر باشی بووە دوو ڕیزبوونی بەیانیان لە قوتابخانەکانە و بە تایبەتی لە بنەڕەتیەکانە بەردەوامە ئێستا بەڕێوەبەر و مامۆستایان و ڕابەری پۆلەکان بەڕاستی گرنگجێکی باشی پێدەدەن هیوادانی زیاتر گرنگی پێ بدرێت ئەمە ئەوە دوای ئەوە بابەتێکی تر زیاد بووە بۆ لە یەکی بنەڕێتەوە تاوەکو پۆلینۆ بەها کۆمەڵایەتەکانە فێری ڕێزگرتنیەکە فێری هەڵسوکەوتی ناو کۆمەلگایەکە فێری تایبەتمەندێتیەکە فێری ئیتیزامکردن بەدەوامەوەیەکە فێری ئەوەیەکە چۆن لەگەڵ هاوڕێکانی تەعامل بکە هەڵسوکەوتکە لەگەڵ مامۆستاکانیە مامۆستای بەش ئەو مادەیە چۆن هاوکاری دەبێت و هانی دەدات بۆ ئەوی فێری بکات ئەمانە هەموو کاریگەری باشیان دەبێت ئەگەر ئێمە زیاتر و حکوومەتیش پشتیوانیمان لێ بکە و ڕێزی مامۆستایان و شکۆی مامۆستایان بپارێزن بەوەش ئەمەش داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین بەڕاستی یاسا یەکێتی مامۆستایانی کوردستان یاسای پاراستنی مامۆستایانی تەقدیمی پەرلەمان کردووە هیوادارین هیچ تەگەرەیەک نێتە ڕێگەی وەک خۆی جێبەجێ بکرێت ئەمە دەبێتە یەک شکۆمەندی بۆ مامۆستایان دەگەڕێتەوە شکۆی مامۆستا پارێزراو بێت کەس لە حەدای لێ نەکات بێڕێزی بەرامبەر نەکات بە بەرفی شەک و گولەی نەدەن مامۆستا و چ لە وەزارەتی پەروەردە بێت چ لە وەزارەتی خوێندنی باڵا بێت خاوەنی کەسایەتیەکی معنەوی تایبەتی خۆی بێت لەناو کۆمەلگا بدرەوشێتەوە تاکەکانی کۆمەلگا چاوی لێ بکەن ئەگەر ئەو یاسایە لە پەرلەمانە سیاغە بکرێ و جێبەجێ بکرێ هەر لەسەر داواکەی بەڕێزت ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بە خۆشحاڵیەوە لە دانیشتانەکەی دانیشتنی ئەمڕۆیانە پرۆژەی یاسای پەروەردە و فێرکردن کە لە چەند خاڵێکا خۆی بینێتەوە چەند خاڵێکی چۆتە بواری ئەوەی کە جێبەجێ بکرێ و چەند خاڵێکی ماوە بە هیوای ئەوەین کە ئەمڕۆ و چەند خاڵەشی بتوانن بڕیاری لەسەر بن و بۆی کە لە خزمەت مامۆسا و پەروەردە و فێرکردن و خوێندکارەکانمان بێ ئەوە جێگەی دڵخۆشیەکە بتوانین جێبەجێ بە هیوای باشە مامۆستا لە کاتێکا بۆ منە مامۆستایەکی وانە بێش بۆ منە لە سەرەتاوە کاچێتە نێو هۆڵەکانی خوێندنەوە بۆ منە هیچ ڕاهێنانێکی سەرەتایی هەیە هیچ ڕێنماییەک هەیە کە پێشکەش بۆ مامۆستا بەڕێزەوانە بێژە بکرێت بۆ ئەوی کە بزانێت پەیوەندی نێوان خوێندکار و مامۆستا ئەبێت چۆن بێ ئەم لە نێو هۆڵەکانی خوێندنە ئەبێ بە شێوازێک مامەڵە بکات چونکە بێگومان تۆ هەروە ئاسانیە کۆنتترۆڵی 20 بۆ 25 خوێندکار ڕەنگە زۆر کات زۆر زیاتریش بێ لە نێو هۆڵەکانە تۆ بتوانانی کۆنتترۆڵی ئەو خوێندکارانە بکەیت هیچ ڕاهێنانێکی سەرەتایی هەیە پێشتر پێشکەش بە مامۆستایان بکرێت بەڵێ ئەوەش جێگە و ڕێگەی خۆی بۆ دانراوە مامۆستانی وانە بێش ئەوان ئەو مامۆستا بەڕێزان دادەن کە دەرچوی کۆلێجی پەروەردە و پەروەردەی بنەڕەتن بە تایبەتی
احتیمام و گرنگیوە چونکە ئەمان بۆ مامۆستایی ئامادە کراوە و بواری دەروونزانی و ئەمانەی خوێندووە ڕێگاکانی وانەوتنەوەی فێر کراوە خوێندوێتی هەڵگری بڕوانامی بەکالۆریۆسن ئاستی زانستیان باشە لە هینێکی ئاستێکی بەرزدایە دوو سیمیناریان بۆ دەکرێت لەلایەن سەرپەرشتیارانی قوتابخانە و خوێندگاکانەوە بە کۆمەڵ هەریەکە لە پسپۆڕی خۆیان ئاراستە دەکرێت چۆن دەرز دەوتێتەوە چۆن لەگەڵ قوتابیەکان مامەڵە دەکات بەڕێوەبەری قوتابخانەکان سەردانیان دەکەن ڕێنمایی خۆیانیان پێدەدەن بەپی ئەو یاسا ڕێسانی کە لە وەزارەتی پەرۆدە بۆماندانراوە مشاهدە و بینینی وانەکانی تری مامۆستایانی میلاک دەبینێت ئەوان چۆن وانە دەڵێنەوە چۆن مامەڵە لەگەڵ قوتابی خوێندکارەکان دەکەن بۆی ئەمیش ڕابێت و ممارەسە وەربگرێت لەو بواری خۆیان باشەکاتە بە شێوازێکی گشتی مامۆستاکیە ئەتوانێت هەرسەنگاندن بۆ نە بۆ مامۆستا بەڕێزەکان بکات بە شێوازێکی گشتی چونکە ڕەنگە زۆر کات لێرە لە هەر لە پرۆگرامەکەی خۆشمانە چاپێکەوتنمان لەگەڵ زۆر مامۆستای نمونەیی یا کرد بێ پێیانەوتێ مامۆستای نمونەیی بۆ نمونەکی ئەم نازناوە پێشکەش بە مامۆستایانەکاکی ئەتوانێت ئەم هەڵسەنگاندانە بکات بۆ مامۆستایان لە ڕابردووە سەرپەرشتیارە بەڕێزەکانمانە بینی هاتنەنێ هۆڵەکانی خوێندنەوە بۆ نەگویانەگەر ئەو مامۆستای چۆن و بە شێوازێک بزانێوانەکە پێشکەش بە خوێندکارەکانەکە لە ئێستاە چۆنە ئێستا پسپۆڕی نەماوە بەداخەوە لە ناو یەکەی سەرپەرشتیاریان بە لەبەرەوەی ئەو بەرنامەی منیانانی تواناکان ئەوەی کە پێوتێ بریتیش کەنسەڵ ئەوە جێبەجێ دەکرێت هەر هەمیان ناوێنراوە هاوڕێی ڕەخنەگر ئەم هاوڕێی ڕەخنەگرە چەند قوتابخانەیەشی لای قوتابخانە دواسییان دەسییان و چوارکەمتر نییە لایەتی سەرپەرشتیان دەکات و هاتوچۆ دەکات لەگەڵ مامۆستایان دەبینێت کە سوکاری قوتابیان دەبینێت ڕێنمایی کار دەبینێت ئەو ڕێنمایانی خۆی دەدا بە بەڕێوەبەری قوتابخانە بەڵام هەڵسەنگاندن بەڕێوەبەری قوتابخانە دەیکات بۆ مامۆستایان و یایدە دەر و ڕێنمایی کار و ئەمانە لەبەرەوەی ئەو کەسێکە لە ناو قوتابخانە و خوێندگاکەی خۆیدا وەکو سەرکردێ نەک بەڕێوەبەرێکی جاران بینەوە سەرکردەش دەبێت کە کارەکانی خۆی بەڕێوەبەرێکی سەرکردە بێ بە باشی هەڵسەنجێنەکە ئەویش کار و وەزیفەی خۆی بە دیاری کراوە ئەو هەڵسەنگاندن بە مامۆستاکانەکە دەبێت لە ژیانی ڕۆژانی ئەوە ئەو ڕێنمایەکان دەیات کە وەری دەگرێت و لەگەڵیانە زۆر باشە زۆر کات ئەزانین کە مامۆستا زانست هونەر گەیاندن ئەم سێ بەشە ئەبێت توانێت پەیڕۆ بکا بۆی کە بتوانێت ئەو منهەجەی لە بەردەمیایەتی بە شێوازێکی باش بیکێنە بە خوێندکارەکە زانستەکە منهەجەکەیەکە هەیە هونەری کە ئەبێ مامۆستاکە هونەرێک بۆ خۆی دۆزێتەوە هەموو کاتێک هیچ کاتێک نەبووە یەکێکمان یادۆریمان لەگە مامۆسایەکمان نەبوو بێ لەگەڵ خوێندگاکەمانە کە چەندمان خۆشویستووە کە چەند بە شێوازێکی باش ئەو وانەی پێبەخشین و توانیمانە بە باشی وەری بگرین گەیاندنەکەش ئەوەیە کە من سوودم وەرگرت بێ تا چەند گرنگە مامۆسا هەمیشە لە ئەبدەیتی خۆیان بێ هەمیشە بتوانێت زمانێک بەکاربێنێ کە خوێندگار شتی لێوەربگرێت نە خوێندکار بێزار بێت و بەردەوام هەوڵبا لە پۆلەکە بێتە دەرەوە بڕاتەوە ماڵەوە ئەمە تا چەند گرنگە ئێستا مەجال بۆ نەماوە ئینسان دانیشێت و بڵێت تەواو من کۆلێجم تەواو کرد پەیمانگام تەواو کرد فڵان بڕوانامەم بەدەست هێنا و ئیتر پێویست ناکات من دەچم ئەو کارانێ دەڵێم و وانەکەی خۆمەوە چونکە ناتوانێت ئەبێ زانستی کۆمپیوتەر بزانێت ئەبێت خۆی ڕۆژانە بە شوێن سەرچاوا بگەڕێت ئەبێ ئەبدەیتی ئەدا و توانای خۆی بکات ئەبێت گەشە بە توانەکانی خۆی بدات ئەبێ بە شوێن باشترین ڕێگای و وانەوتنەوە بگەڕێت هونەرەکەی هونەری گەیاندن بە قوتابیەکان مامەڵەکردن دەگەڵێ ئێستا بەپێی ئەو هەڵسەنگاندنی کە خۆت هەڵسەنگانی بۆ خۆیەکات مامۆساکە خۆت من خۆت هەڵسەنگاندن بۆ خۆم دەکەم ئەدام چۆنە ئەدام ئەتوانم مادەکە بگەێنم چەند تێگەشتوم لە مادەکە مستەزەمات و پێداویستەکانی چۆن دابین کردووە پلانەکەم چۆن نووسیوە لە چه ئاستێکایە کارامە زانین کارامەیەکان و مامۆستا باشە ڕەفتارم ئەمانە دەبێتە بنەمایەک بۆ ئەوەی ئەو مامۆستایە بتوانێت گەشە بەتوانە هزری و زانستی و ئەدەبیاتی خۆی و شێوازی گەیاندن بدات بەبێ ئەمە ناتوانێت لە پۆلدا بەردەوام بێت
چونکە لە هاوڕێکانی دواکەوێت چونکە هەموو کارێک کە دەکەیت تۆ بێ هەڵسەنگاندن بۆ ئەو کاری خۆت بکەیت ئەو هەڵسەنگاندنە ئایا چەند بە ئەرێنی شکاوتەوە بەسەر دەوروبەرەکەتە چەند خاڵی نەرێنی تایە هەوڵڵێ خاڵە لاوازەکان بەرەو بەهێزبوون بڕۆی و پارێزگایی لە خاڵە بەهێزەکان بکەیت و زیاتری بکەیت ئەمە ئێستا ئەو خۆت هەڵسەنگاندنە ئاوا زۆر باشە مامۆستا بە شێوازێکی گشتی باکەمە قسە لەسەر دۆخی مامۆستایان بکەین لە هەرێمی کوردستانە لە ئێستا دۆخی مامۆستایان لە چ ئاستەکە مامۆستایان چ کێشەیەکانێ چ گرفتەیەکانێ چ داواکاریەکانێ تۆکو نوێنەری ئەوان ئەوەی ئاگاداری بتوانین لێرەوە باسی ئەو بابەتەمان بۆ بکەین وەڵاهی ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان چیتر خەمسار نەبێ بەرامبەر بە مامۆستایان و هەوڵی جدی بدات یەک لە 2015ەوە بەرزکردنەوەی لە بەرزکردنەوەی مامۆستایان ڕاگیراوە چەند وەزارەتێک بۆیان کراوە پێویستە ئێمە داواکەین بە زووتین کات ئەو لە بەرزکردنەوەی بگەڕێتەوە بۆ مامۆستایان و وەزعی معاشی ژیان بەروبەر دوو زەوی و یەکەی نیشتەجێبوون بتوانین داوی سێ چارەنووسی وانە بێژەکان نینە دەستقەدەر چونکە ئەوانە زەخیرەیەکی گەورەی میلەتەکەمانن چونکەوانە کوڕ و کچی گەلەکەمان و هەموو بڕوانامی بەزێهێنا و چاوەڕێن دا بمەزرێن ئایا بکرێنە گرێ بەس یادا بمەزێن پێویستە ئەوە یەکلایی بکرێتەوانێ پێویستە مامۆستایان بەشدار بکرێن لە یەکەی ڕاهێنان و گەشە پێدانی توانایەن و هاوکاری بکرێن لەم بوارەدا پێویستە بینا و باڵەخانەکانی قوتابخانە و خوێندگاکان هەمووی پێویستی بە نۆژەنکردنەوەی ئەمە بکرێت پێویستە حکوومەت سنتەرێکی توێژینەوە و لێکۆڵینەوە دابنێ بۆ لەگەڵ مامۆستایانە بۆ هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا چونکە تەحەدیاتی زۆر گەورەیە ڕوبەڕووی ئەم دوو وەزارەتە دەبێتەوە و پێویستە جونگەکانی بەڕێوەبردن و کارە زانستیەکان بەرەو پێشەوە ببرێت تا بتوانین بێت بەڵێ دەستەکانە خۆش بێ مامۆستا بە هیوایەوەی کە ئەو داوایانەی کە کردێ ببوورە لەم ڕۆ جێبەجێ بکرێ هەمیشە زانین کە لەو خاڵانەشا و داوانەی تیا بووی کە شکۆی مامۆستا هەمیشە بە بەرزی بمێنێتەوە دووبارە سپاس بۆتەوە کوردستان هەوڵی زۆرمان داوە شاریەکی مامۆستایانمان بنیاد ناوتەواو بوو قوتابخانەکەی لەم چەند ڕۆژە دەکرێتەوە ئینشاڵڵا هەفتەی داهاتوو ئێستا دەستەی وەبەرهێنان وەزارەتی شارەوانی موافقەت و ڕەزامەندیان پیشاندا لەسەر شاری دوی مامۆستایان لە ڕۆژئاوا دروست بکرێت بەو هیوایی ئینشاءڵڵا بێتە ئەوەی وەسیلەیەک بۆ نیشتەجێکردنی مامۆستایان زیاتر و هیوادارین توانا و هەڵوێستی مامۆستایان بەرز بنرخێنرێت و پەروەردە و فێرکردنیش بەرەو پێشەوە دەستە خۆش بە مامۆستایان دووبارە پیرۆزبای ڕۆژی جیهانی مامۆستایان لە بەڕای سوولە سەرجە مامۆستایانی کوردستانەکەین دووبارە دەستخۆش بە